لە خاڵی یەکەمەوە دەست پێ دەکەین لە سوودەکانی ماتریال. پێش هەموو شتێک ماتریال بۆ هەموو قۆناغێک دەبێ، واتە بۆ هەموو ئاستێک دەبێ، واتە قوتابیەکانت لە هەر قۆناغێکی خوێندندان و لە هەر ئاستێکدان دەتوانی ماتریال بەکاربێنی بۆ ئاسانکاری لە ناووانەکەت. و سوودێکی تری ماتریال ئەوەیە کە ئاسانکارە لە ڕووی کاتەوە، واتە کاتێکی زۆر بۆ مامۆستا و بۆ قوتابیەکان دەگەڕێنێتەوە و دەتوانێت چاڵاکی تریش ئەنجام بدە. پێشووتر مامۆستا زۆر قسەی دەکرد و کەمتر ماتریاڵی بەکاردێنێت. ئێستا کەمتر قسە دەکات و زیاتر ماتریال بەکاردێنێت. و لە سوودێکی تری ماتریال ئەوەیە کە مامۆستا کەمتر ماندوو دەبێت. پێشووتر مامۆستا لە ڕێگای زۆر قسەکردن و زۆر جوڵەکردنەوە لە ناو پۆل بۆ ئەوەی سەرنجی قوتابیەکان بۆ لای خۆ ڕابکێشێ ماندوو دەبوو، بەڵام ئێستا بە بەکارهێنانی ماتریال مامۆستا سەرنجی قوتابیەکان ڕادەکێشێت و کەمتریش ماندوو دەبێت. بەردەوام دەبین. بێگومان سوودی ماتریال یەکجار زۆرە. ئەم تۆپە بە نمونە وەردەگرین. ئەم تۆپە کاتێک لەوانەیەک بەکاری دێنی، وانەی بیرکاریە، زانستە، ئینگلیزیە، وەرزشە، بێگومان هی وەرزشە، بەڵام تێگەیشتنێکی هەڵەمان هەیە، وا دەزانێت کە ئەمە تەنیا بۆ وەرزش دەبێت، بەڵام بۆ هەموو وانەکان دەگوترێت لەبەر ئەوەی کاتێک ئەم ماتریاڵە بەکاردێنین چێژبەخش دەبێت. وانەکەمان وانەیەکی جیاواز دەبێت و زۆر چێژبەخش دەبێت، قوتابیانیش چێژی لێوەردەگرن و حەز لە وانانە دەکەن. بەردەوام دەبین لەسەر سوودەکانی ماتریال. ماتریال بەگشتی بۆ ئاسانکاریە بۆ هەموو فێرخوازان و بۆ مامۆستایان، بۆ ئەیوانەکانیان بە شێوازێکی ئاسانکرا و بگەێنن بە فێرخوازەکانیان. سوودێکی تری ماتریال ئەوەیە کە لە بیر و هزری قوتابیەکان زیاتر دەمێنێتەوە. کێشەیەکی زۆرمان هەیە ئێستا لە پەروەردە و فێرکردنمان کە منداڵان بەگشتی هەموو قوتابیان لە هەموو قۆناغێک زۆر بابەتەکانیان لە بیر نامێنێتەوە، زوو لە بیریان دەچێتەوە. مەش لەبەرچی لەبەر ئەوەی مامۆستا تەنیا قسە دەکات. ئەگەر مامۆستاکە تەنیا ماتریاڵی بەکارهێنا و قسەشی لەگەڵ کرد، زانیاری پێدان، ئەوە قوتابیەکان زیاتر لە بیریان دەمێنێتەوە و دەشتوانن باسی بکەنەوە. بەردەوام دەبین لەسەر سوودەکانی ماتریال. و سوودێکی تری ماتریال ئەوەیە ئێستا بۆ نمونە ئەم بابەتە ئەتوانین بۆ زۆر وانە بەکاری بێنین، وەکو بۆکسێک کە زانیاری تێ بکەین، دوایی وەکو ئەتوانین پرسیار و وەڵامیش بەکاری بێنین بە هەمان شێوازی ئەم ماتریاڵە کە دەتوانین کۆمەڵێک پرسیاری تێدا بکەین و هەمان شێوازە. بەڵام شتێک لێرەدا هەیە. قوتابیانمان بە ڕێژەیەکی زۆر کێشەی ئەویان هەیە کە دەڵێن ئێمە لەوانەکە تێدەگەین، بەڵام زۆر باش بیرمان نایەتەوە. یانش دەڵێن ئێمە لەوانەیە مامۆستاکە هەر تێنەگەیشتین. ئەمە هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە کە مامۆستاکە زۆر قسەی کردووە و ماتریاڵی کەم بەکارهێناوە. باشتر وایە مامۆستایان ماتریال بەکاربێنن، لەبەر ئەوەی دەمەوێت لەم خاڵەدا پێتان بڵێم کە مامۆستایان کاتێک ماتریال بەکاردێنن قوتابیەکانیان باشتر تێدەگەن لەوانەکەیان. بەردەوام دەبین لەسەر سوودەکانی ماتریال. بۆ نمونە ئەم کاغەزەمان هەیە. ئەم کاغەزە ئاسانکاریەکی زۆر بۆ مامۆستایەکان دەکات بۆ ئەوەی وانەکانیان تێدا بنووسنەوە، یان هۆمۆرکەکانیان یان ئەرکەکانی ماڵەیان بدەن بە قوتابیەکانیان. وە شتێکی تر هەیە، ئەتوانن کۆمەڵێک پرسیار و وەڵامی چێژبەخش بدەن بە قوتابیەکانیان خۆیان وەڵام بدەنەوە لێرە و بۆ کۆمەڵێک بابەتی تر بەکاردێ کە هەموو مامۆستایانی بابەتەکەی خۆیان زیاتر دەتوانن لەبارەیەوە یاری و چاڵاکی دروست بکەن. بەردەوام دەبین لەسەر سوودەکانی ماتریال کە ئەم خانووە ماتریاڵێکە لەوانەی ئینگلیزی بەکاردێ. بۆ نمونە have they you we I، واتە have لەگەڵ ئەم وشانە بەکاردێ. زۆر گرنگە کە مامۆستایان چیتر پشت بەوە نەبەستن کە لەسەر تەختەکە وانەکەیان بنووسن، لەبەرەوەی ئەمە شێوازێکی چێژبەخشترە و منداڵان زیاتر لێوە فێر دەبن و وانەیەکی جیاوازیان پێدەبەخشن. بەردەوام دەبین لەسەر سوودەکانی ماتریال. بێگومان ماتریال سوودەکانی یەکجار زۆرە. و بۆ نمونە ئەم چەک و شوپلایسە لەگەڵ ئەم خۆرە کە لەوانەی زانستدا دەتوانین زۆر بە باشی بەکاریان بێنین و قوتابیان سوودی لێوەربگرن و باشتر لەوانەکەمان پێ بگەن. کەواتە لەسەر مامۆستایان پێویستە بەگشتی بزانن و تێگەیشتنی ئەویان هەبێت کە ماتریال بابەتێکە لە هەموو وانەیەک دەگونجێ، لە هەموو قۆناغێک دەگونجێ و دەتوانن بە هەموو شێوازێک تاقی بکەنەوە، بەڵام دەبێت لە خزمەتی فێربوونی قوتابیەکانماندا بێت. کەواتە ئێمە تێگەیشتین کە ماتریال بابەتێکی زۆر گرنگە.